بەڵام وەکو تێبینیمان کردووە و دراسی ڕۆژەکەمان کردووە سوپاس بەخوای پەروەردگار لە ماوەی هەفتەی ڕابردووە تقریباً 2 هەفتەی ڕابردوو هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەمان تا ڕادەیەکی بەرچاو کە لە جێگەی تموحی ئێمەدانیە بەڵام لە جێگەی بوونی ئەوەدایە کە ئێستاچی هاوڵاتیان هۆشیارێکی زیاتریان بۆ دروست بووە لە حقیقەتی ڤایرۆسەکە بە تەواوەتی تێگەشتون لە مەترسی ڤایرۆسەکە تێگەشتون بۆیە پابندبوونیان بە ڕێنمایەکان بە شێوەیەکی بەرچاو لە هەڵکشاندایە بوونی پابندبوونی هاوڵاتیان بەجێبەجێکردن ڕێنمایەکان و ئەو ڕێنمایانی کە تا ئێستاکی بە شێوەیەکی بەرچاو جێبەجێ دەکەن بە تەکید یەکێکە لە هۆکارەکانی هەم ڕێژەی ڤایرۆسەکە هەڵگرانی ڤایرۆسەکە کەمتر بووە وەسپاس بۆخوای پەروەردگار هەم ڕێژەی بوونی مردنەکەش کەمتر بووە توشبوون مردن ڕۆژانە ڕاگەندرن بۆچی ئاماری چاکبوو ڕناگەن بەڕاستیەوە خەلێلێکی ئیداریە بەڵام ڕاگەاندنی ئامارەکان ئێمە تەنها بۆ ئەو بوو کە خەڵکی بزانێ ڤایرۆسەکە لە ناو شارەکەماندا هەیە ئێستاکێ سەد جەمتین و توێژەکان و ڤایرۆسەکە لە ناو سەد جەمتین و توێژەکاندا هەیە لە کوون و خوشبنەکاندا هەیە و بەڕاستی لە ناو کۆڵانەکاندا هەیە لە قەزا و ناحەکاندا هەیە بوونی ڕاگەاندنی چاکبوونی بەڕاستی من با خەلێلێکی ئیداری دەزانم وەکو شخصی خۆم بەڵام ببوونی ئەوەی کە ئەم ماوەدا بەڕێوەتی تەندروستی سلێمانی و سێکتەری تەندروستی لە کوردستانیشا بە هەندێک حاڵەتی کێش و مەشاکیل و مانگرتنی دکتۆر و کارمەند و پزیشکەکان و نەبوونی موچە و ڕێژەیەکی بەرچاو لە پزیش و کارمەندەکان کە تووشی هەڵگری ڤایرۆسەکە بوون هەندێکیان لە حاڵەتەوەدا بن کە ئۆکسیجینیشان بۆ بەکار هاتووە ئەمە یەکێک بەبوو لەبوونی ئەو سەبەبانەوە 26 مانگ بەرزترین ڕێژەی مردنمان هەبوو کە 16 کەس بوو ئەو 16 کەسە چواریان دەروی شاری سلێمانی بوو دوانزەهی ناوی شاری سلێمانی و نزمترین ڕێژەش کە لە ماوەیەدا هەمومان بوێ ڕۆژێک بۆ کە 2 کەس بوو.